خوایەک ئاگای لە وەرینی گەڵاکانی دارەکانە، چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ وما تسقط من ورقة إلا يعلمها، گەڵادارێک بەبێ عیلمی خوا بەبێ ئەمری خوا ناکەوێتە خوارەوە. خوایەک ئەوەندە زانابێت مسقالە زەڕەیەکی لێون نەبێ، ئاگای لەوە نییە کە تۆ چی بڵاو دەکەیتەوە خەریکی چیت، لە ماڵەوە خەریکی چیت، لە دەرەوە خەریکی چیت. بۆیە ئاگات لە خۆت بێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەت دەکات. تۆڕە کۆمەڵایەتەکان، تۆ فەیسبووکێکت هەیە، پەیجێکت هەیە، هەر شتێکت هەیە بەڵگەیە لەسەر پێناسەی تۆ. ئەو فەیسبووکە ئەو پەیجە پێناسەی تۆ دەکات، تعریفی تۆ دەکات، باشی و خراپی تۆ لەو پەیجەی خۆتە هەڵەسەنگێنرێ. تۆ کەسێکی باشی یا کەسێکی خراپی، کەسێکی دوو ڕووی یا کەسێکی یەک ڕووی، هەموو تعریفات و پێناسەی خۆت لەو شوێ ناکردووە. کەواتە پێناسەی خۆت بە باشە بکە. با ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە لە دنیا و لە قیامەت ببنە شایەتێک بۆت بۆی لە عەزابی خوا ڕزگارت کەن، بۆ ئەوەی ئینشاڵڵا لەو کەسانە بیت کە مێرولەکان لە ناو کوونەکانی و شارەکانی خۆیاندا دوعای خێرت بۆ بکەن. بەڵام تۆ تا ئێوارە گۆرانی و شتی بخراپ بابەتی غەیری دینی بڵاوکەیتەوە بەخوا مەلایکەی خوا دوعای خێرت بۆ ناکەن. بۆیە با ئینشاءڵڵا ئەو پەیجەی کە هەمانە هەمووشمان هەمانە، بەڵام ڕۆژێکیش دەبێت هەمومان بەجێی دەهێڵین. ئێستا ملیۆنەها پەیجەی لەم دنیاەدا بێخاوەنە، خاوەنەکەی لە ژێر زەویایە نەماوە مردووە. ڕۆژێکە بێت تۆش بەجێی دەهێڵی، بەڵام چێ هەیە ئەو تاوانانەت بۆ بسڕێتەوە لە دوای خۆت، چونکە بڵاوت کردوتەوە، خەڵکی بڵاوی کردوتەوە، خەڵکی مشارەکەی کردووە، خەڵکی شێری کردووە. چۆن ئەم هەموو خراپەیە دەسڕیتەوە کاتێکە بەهۆی تۆ بڵاو بۆتەوە؟ تۆ سەبەبی، پێشتر یەکێتر سەبەبە، یەکێتری سەبەبە. بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ، لە خوا بترسین، تەقوای خوا بکەین.